خەڵکانێکی شەیە لە یادمان نەچێ بەڕێزان هیچ شتێکی نییە لەمانی کە باسم کرد جێی شانازی بێ بەخوا هیچی نییە ڕۆژانە بە کولەمەرجی دەژیا بەڵام یەک شتی هەیە کە شانازی پێوە دەکا ئەویش کۆیلایەتیە بەردەوام شانازی بەوە دەکا کە کۆیلەی فڵان ڕێبازە کۆیلەی فڵان سەرۆک و سەرکردەیە هیچ شتێکی لەم دنیادا نییە لەوەتی لە دایک بۆ بابیشی هەروە بووە باپیریشی هەروە بووە ئێستا بە میرات بۆی ماوەتەوە خەڵک ڕیزە دووکانی بە میرات بۆ دەمێنێتەوە خەڵک شوقەی بۆ دەمێنێتەوە خەڵک ڤێلای بە میرات بۆ دەمێنێتەوە خەڵک سەمع و کەرامەت و ڕێز و حرمەتی دینداری و خواناسی لە باب و باپیرەوە بۆ دەمێنێتەوە ئەم میراتەکەی کۆیلایەتیە هەر لەسەر هەمان ڕێباز کۆیلەیەکی عیارە 24 شتێکی دەخەنە بەردەم کۆیلەی زمانی قەدیمیش هەروە بووە شتێک نان و ئاوێکیان داوەتێ ئێستا نان و ئاوەکە بۆتە موچەیەک بە 2 مانگ 3 مانگ جارێک شتێکی فڕێ دەدەنە بەردەم ساڵ 4 ساڵ جارێکیش ئیشم پێتە وەختی دەنگدان چیم پێخۆش بووە بێت تۆ دەنگ بەوە بدەیت بەس کۆیلەی قەدیم ئاواتیان ئازادی بوو دەیانگوت تۆ بڵێ ڕۆژێک ئازادی بە چای خۆمان ببینین ئەم کۆیلانەی ئێستا کە هەر یەکجار زۆرن ئەوانە ئاواتیان ئەوەیە ئەم مەدالێ کۆیلایەتیان لە ملداناندرێ بەس لەوە دەترسێن لە کۆیلایەتی دەربکرێن ئەڵەن تۆ بڵێ قبوڵیان بین بە کۆیلە و هەتا ماوین ئەم کۆیلایەتیمان لەدەست نەچێ ئەوە موسیبەتە یعنی تۆ جێگەی شانازیەکەت فەخرەکەت برنەوەکەت بەس ئەوە بێ کە کۆیلەیەکی باش و عیارە 24